بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان و لە ناحیەی شۆڕش ماڵی ئارام بۆ بەخشراوان کرایەوە. بە ئامادەبوونی وەزیری کاروباری کۆمەڵایەتی و قایمقامی چەمچەماڵ و بەڕێوەبەری ناحیەی شۆڕش وەک یەکەم شوێن لە هەرێمی کوردستان و دووەم شوێن لە تەواوی عێراق ماڵی ئارام بۆ بەخشراوانی سنوورەکە کرایەوە. بۆ ئەم ماڵی ئارام دیارە ئێمە لە 23/8 2020 نووسراوێکمان ئاراستەی بەڕێز سەرۆکی حکوومەت کردووە کە ئێمە پێویستمان بە ماڵێکی وا هەیە بۆ ئەوەی کە ئەو بەخشراوانەی کە هیچ شوێن و لانەیەکیان نییە کە سوکاریان نییە لە شوێنێک کۆیان بکەینەوە. گونجاوترین شوێنیش ئێرە بوو کە شوێنەکەی زۆر گونجاوە، بینایەکی ڕێکپێکوانەمان هەیە. لە 11 دەی 2020 سەرۆکی حکوومەت فەرمانەکەی دەرکردووە بەوەی کە ماڵی ئارام بکەینەوە. بودجەی بۆ تەرخان کردووە بۆ نۆژەنکردنەوە پێداویستیەکانی بە دامەزراندنی ستاف، هەروەها بەوەی کە پێشینەیەکیان بۆ دابین بکەین. داوا لە هەر کەس و لاک دەکەم ئەوەی بایی هەمیشە وتومە ئەوەی بایی یەک دەبە ئاو بتوانێت خزمەت بە چەمچەماڵ کات، چونکە چەمچەماڵ مادەیەکی خامی پیرۆزی تێدایە کە ئەویش بنیە مرۆڤایەتەکەیەتی. بڕوا بکەن ئازیزان، ئەوەی لە دوورەوە لەسەر چەمچەماڵ قسە دەکاوانە. ئێمە بیرمان کردەوە بەڕاوێژ لەگەڵ جەنابی وەزیر و ستافەکەی بە هاوکاری برای بەڕێزم کاک بەرزان و مدیر ناحیە بەڕێزەکانی ناحیە شۆڕش توانیمان ئێرە ئەمڕۆ بکەینەوە 39 ژوور بۆ هەموو ئەو کەسانێک کە بێلانن بێجێگان بگرە کە سوکاری خۆیان ناتوانن بەخێویانکەن، نەک نانەوێ فەرقی هەیە، ناتوانن بەخێویانکەن. جا بابەتەکە دارایی بێت، بابەتەکە بێکەسی بێت، بابەتەکە ئەوە بێن نەتوانن کۆنتترۆلیانکەن، لێرە خزمەتیان دەکەین. ئەمە بۆ یەکەمین جارە لە هەرێمی کوردستان دەکرێتەوە. وەکو بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی چەمچەماڵ ئاماژەی پێکرد، ئەم خانەیە لە توانایدایە چل بەخشراو لە خۆ بگرێت و تەنها تایبەت نییە بە قەزای چەمچەماڵ و هەر شوێنێک بەخشراو هەبێت بە پێی توانە لە ماڵەکەدا جێی دەبێتەوە و دە کارمەند بۆ خانەکە بە شێوەی گرێبەست دامەزرا و لە داهاتووشدا هەوڵ دەدەن ژماری کارمەندەکان زیاد بکەن. ئەم ماڵێکی کراوەتەوە بۆ خزمەتکردن لە خۆگرتن و بەخشراوان یەکێکی ترە دەستکەوتەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ئیداری قەزای چەمچەماڵ بۆ بەڕێوەبەرایەتیمان لێرە دە کارمەندان بۆ دامەزراوە بە شێوەی گرێبەست ئینشەڵا لە داهاتووە کارمەندیشمان بۆ دامەزرێ. بەمە ماڵە پێکاتوە لە 39 ژوور 39 ژوورەکە توانێت نزیکی چل بەخشراو لە خۆ بگرێت و لێرە خزمەتیان بکەیت. ئارام حەمەگوڵ یەکێکە لەو گەنجانی لە ماوەکانی پێشوو خۆبەخشانە خزمەتی بەخشراوانی کردووە، بە خۆشەویستی بەخشراوان ناسراوە. ئێستا زۆر دڵخۆشە بەکردنەوەی ئەم ماڵە ئارامە بۆیان. بەڕاستی ئیشێکی گەورە بوو، ئیشێکی جوان بوو کە کرایەوە لەم سنوورەیە. سنوورەی ئێمە بەخشراوی زۆرتیایە، بەڕاستی ڕەنگە لە محافەزەیەک ئەوەنە بەخشراویتیانەوێت لە دوو محافەزەش. ئێمە بەخشراوێکی زۆرمانە بوو. خانەی بە ساڵاچوان بوو، لەبەرەوەی کێشەی خانەی بە ساڵاچوانمان نەبوو لە سلێمانی. سپاس بخوا ئەمڕۆ لێرە جەنابی وەزیر و ستافە جوانەکەی و بەڕێوەبەرایەتی حکوومەت هاتن لێرە خانەکەیان کردەوە. پێشتر و لە سنووری قەزای چەمچەماڵ ژمارەیەکی زۆر لە بەخشراوان هەبوون و زۆر جار لە نێو بازار و کۆڵانەکان کێشیان بۆ هاوڵاتیان دروست دەکرد. بە دروستکردنی ئەم ماڵە بەخشراوەکان لە دۆخێکی ئارامدا ژیان دەکەن و پارێزراو دەبن لە گەرما و سەرمای سەرشەقامەکان. ڕەبین محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی شۆڕش.